عشق بۆ ئازادی یەکێکە لەو کتێبانەی کە دەستنووسەکانی یەکێک لە شۆڕژگێڕە دیارەکانی ئەم نیشتیمانە ئەوی شەید بەکر عەبدولقادرە کە دوێنێ لە مەراسیمێکی شایستەدا و لە یادی 40 ساڵی شەهید بوونیە ئەم کتێبە خرایە بەردەستی خوێنەران کە لەلایەن بەڕێز ئیدریس عەبدولقادر نووسراوە هەم نووسەری کتێبەکەیەوە هەمیش برای شەهید پێمان خۆش بکە گفتوگویەک لەسەر کتێبەکە و ناوڕۆکی کتێبەکە و گرنگی کتێبەکانیش کە بە تایبەت بۆ ئەو شۆڕژگێڕانە بکرێت سپاس بۆ ئامادەبوونێک تاگەی ئیدریس دووبارە بەخێر بێت زۆر بەخێر بێ بەر لە هەموو شتێک چەند گرنگە ئێمە ئەگەر ئەو پێشمەرگە قارەمانانی کە ئامابن تەنها هەر پێشمەرگە و شۆڕژگێڕنەوە بەڵکو بەشێکیان دەستێکی باڵای ئەدەبی کوردیان هەبووە لە نووسینی تێکست و شێعر و ئەوە تا چەند گرنگە هەبن ئەو دەستنووسانە کۆ بکرێن و لە دوو کتێبەکە چاپ بکرێن وڵی گرنگی خۆی هەیە لە ڕاستیە ینی ئەو کەسانە تقریبا من بە ئەگەر باس لە شەید بەکر بکەم شەید بەکر لە تەمەنێکی زۆر مناڵیایەتە ناو ڕێزی خەباتەوە تەمەنی 17 ساڵ بۆ 18 ساڵەکە بێت و لە تەمەنی 24 ساڵیشە شەهید دەبێت بەڵام کاتێک کە تۆ شعرەکانی خوێنی تۆ هەستەکەی ئاستێکی زۆر باڵا و چاکە شعرە نووسێ بەداخەوە بەڵام بە تەمەنیشی کەمە ئەڕات بۆیە زۆر ینی ئەکرێت پێشمەرگەی تریوا هەبوو بێ لە شاخ شەهید بوو بێت و دەستنووسی هەبوو بێت بەڵام کۆکردنەوەی ئەو دەستنووسانە بەڕاستی ئەهمیەتی خۆی هەیە هەم ئەکرێت لە زاکەوەکانە دانرێت بۆ ئەوەی کە وەکو ئەرشیفێک بەکار بێت بۆ ئەوانەی کە سێرچەکەن لەسەر ئەو شەهیدانە یا لەسەر شۆڕشی کوردی چوزانم بۆیە ئەم دەستنووسانە ئەگەر ما بێتن و هەر کەسێکیش هەی بێ حەقە ئەوە لە کتێبەکە داینێ هەرچەند دوای 40 ساڵ ئەمەم نووسی بەڵام لە ئێستاشە هەر گرنگی خۆی هەیە دڵنیاییەوە دەستنووسەکان لە لای خۆتان پارێزراون ئەمە دەستنووسەکەیەتی بەڵێ ئەو کتێبەیە کە 40 ساڵە پارێزراوە شەید بەکر ئەم دەستنووسەی لە ساڵی 1970 پێ ئەبێت واتە کۆی ئەو شعرانەی کە لەیران نووسیوێتی وە لەگەڵ یادەوەریەکانە لە 1970 هەتا 1970 هەتا خۆی شەهید دەبێ پێم وایە ئەخیر شعری لە مانی حوتا نووسیوە مانی حوت 1970 کە ئەویش تقریبا دوای 4 مانگ لە مانی 12 شەهید دەبێت ئەمە ئیتر لە دوای خۆی ئەپارێزرێت لە لای دایکم ئەمێنێتەوە دایکم هەتا ئەو ڕۆژەشی وەفاتەکە هەر ئەمەی لەلا ئەبێت بەس پێم وایە پێش ئەوە تەسلیمی مامۆستا ئەژیەکەت تەمەن ئەژی تاقە کوڕی شەهیدەوە بەکرە ئابۆ شێوازەوە پارێزراوە ینی ئەرشیڤێکی گەورەیە بۆ من کە توانیم ئەو کتێبی پێ بنووس لە ماوەی ئەو 3 ساڵەیە چەند شعری نووسیوە ئەوەی کە من کۆم کردوێتەوە لێرا هەیە نزیکەی 59 کورتە شعرە چوارینەیە شعری درێژە شعری بڵین مام ناوەندی ئیتر هەمووی بەکۆی گشتی 59 شعرە لەگەڵ یادەوەریەکی درێژە تقریبا 5-6 لاپەڕەیەکە بێت ئاستی نووسینی شعرەکانی چۆنە ینی چۆن هەڵیە سنگین لە ڕاستیا وەکوتم شەید بەکرد تەمەنی مناڵ بووە ینی لاو بووە گەنج بووە ین تا 24 تۆ هەر گەنجیت لە ڕاستیە ئینسان بۆیە پێ بگا ئەبێ بچێتە سی بەڕاستی بخوێنێتەوە بەڵام لەگەڵ ئەوە لە ڕاستیە ئەتوان بڵێم شعرەکانی لە ئاستی شعری ئەڤینداریە شعری جوانی هەیە لە ئاستی شعری نیشتمان پەروەریە ئیتر تەواو جوانە یعنی ئەوە نە عاشق بووە لە ڕاستیە شەید بەکر بەم نیشتمان و بەم خاکە یعنی شعری هەیە پێشبینی مەرگی خۆیەکە خۆ من ئاماژەشم پیاوە لە کتێبەکە زیاد لە چوارینەی هەیە ڕێک باس لەوەکە کە چۆن شەهید دەبێ ئەمە زۆر گرنگە لە ڕاستیە حەقە توێژنەوەی زیاتر لەسەرەوە بابەتە کرێ تۆ چۆن یعین شعری هەیە تقریبا ساڵ و نیوە پێشەوەی شەهید بکرێ ڕێک بە دەقیقی باسی شەهید بوونی خۆیەکە گرنگە ینی ئەمە ئەو پەڕی عاشق بوونە لە ڕاستیە وەکو حاڵەتە ڕۆحیەکە کۆکردنەوە بڵێنەوەی کە لە لای خۆتان بووە دواتر تۆ لێرە خوێندنەوەت کردو بۆ شاعرەکان تەنها بڵاوت کردوێتەوە من لە ڕاستیە ئاماژەم پیاوە لە کتێبەکە من نەهاتوم
وەکو میتۆتە زانستیەکان بێم شیعرەکەی هەڵسەنگێنم بۆ نمونە بڵێم ئەم شیعرە وەزن و قافی ئاوایە و ئەبوایە وا بنووسرایەوە لەم قوتابخانە شیعریان نووسێتی من ئەمەم نەکرد ئەویش تەنها بۆ ئەوەیە کە گەورەی شەهید بەکرد لە ئاستە شۆڕژگێڕەکەی دانەماڵم وەکو شاعیرە بیناسیێنم من هاتووم زیاتر لە چەمکێکی زۆر ڕۆحی و سایکۆلۆژیوە ئیشم لەسەر شعرەکانی کردووە و بۆ ناساندنی کەسایەتی خۆشی لە ڕاستیە یعنی ئەگەر ئەو کتێبە بخوێنی تۆ هەتا شعرەکان لۆکەڵینەوەکە نەخوێنی تۆ لەسەر شعرەکانی لە شەهید بەکرد تێناگەیت بۆیە من لە کۆمەڵە چەمکی فکریشەوە باسم کردو یعنی باسم لە نیگەرانی کردووە باسم لە عیشق کردووە باسم لە ئازادی کردووە لە چەمکی کەرامەت خۆفرۆشی و خاکفرۆشی لە چەمکی ژیان مەرگ لەسەر ئەمانە هەمووی بە جۆرەی توانای خۆم توانیمە ئیشیان لەسەرکەم لە ڕۆ فکرێکەوە باش عاشق بۆ ئازادی ناونیشانی شعری خۆیەتی یان تۆ نانە من ئەوم بۆ دانا من خۆم بۆم دانا ئەو ناوە عاشق بۆ ئازادی پڕاوپڕ بە پێستی هەم خەباتی سیاسی و هەم شعرەکانێتی زۆر باشە هەبوو نیم کتێبانە لە کتێبخانەی کوردیا گرنگێکی بۆ چێگەڕێنیتەوە وەک باسم کرد ئەکرێ لە زانکۆکانی ئیسفادەی لێکرێ بۆ ئەوەی کە کەسێک سێرچێ بکە لەسەر شۆڕشی نوێ بۆ نمونە بە دوای ئەو پێشمەرگانە بگەڕەکە شەهید بوون چیان دەستنووسێکیان لێ بەجێماوە ئێمە هەموو دەستنووسەکانم بە وێنەکانیشیوە هەندێک وێنەی خۆی هەموو وێنەکانینا بەس ئەوەی گرنگ بوو دەستنووسەکانی بوو هەمووی وەکو خۆی لە کتێبەکە داناوە یعنی نەهاتوومە تۆ من دەستنووسەکەی بنووسمەوە ناوەکو چۆن لێرە هەیە بەو شێوازە لە کتێبەکە دەمناوە پرنت کراوەتەوە پرنت کراوەتەوە وەکو خۆی دانراوەتەوە بۆ خانەوادەیەکی وەکویەوە قورس نییە دروستکردنی کتێبێک ئەلم شێوەیە ینی هەوڵەکانتان وەڵاهی من لە ڕاستیا لێ کۆڵینەوەکە لەسەر شعرەکانی هەمووی بەتوانای خۆم کردومە بەڵام یادەوەریەکان و ئەو ڕووداوانەی کە ڕوویان داوە لە ڕاستیا من بە دوادا چۆنم بۆ کرد چکە من کاتێ شەهید بەکرد شەهید دەبێ من تەمەنم 7 ساڵە وەکو لە یادمە لە پۆلیسی ئیبتیدایی بوو بەڵام لە ڕێگەی کۆمەڵی هاوڕێی زۆر دڵسۆزی خۆیەوە کە لەگەڵ یا پێشمەرگە بووە و هەر پێکیش و ئەژیرێن و ئەچنە زیندانی سیاسی و ژووری سێدارەشە بینن یەک مانگ لە ژووری سێدارە ئەمێننەوە دواتر بە ئافاتێکی گشتیەوە دنیا ئەتر هەمووی گرتەوە لە 1970 پێم وایە 79 ئەو کاتە لە ڕێی ئەوە کاک مەحموود بەفریەوە لە ڕێی کاک حەمعارفەوە ئەمانە هەمیان لەگەڵ یا زیندان بوون لە ڕێی ئەوانەوە ئیسفادەم لێ کرد ڕاستی ڕووداوەکان چۆنە لە ڕێی ئەو یادەوەریانی لای کاک عەلی برامەوە بوو کە نزیکترین برامە لێیوە لە ڕووی تەمەنەوە و لە ڕێی هەندێک نووسینی خۆی کە لەیرا وەکو یادەوەری نووسیوەتی لە ڕێی ئەمانەوە توانیم شتێکی باش لەسەر خەباتی سیاسی بنووس فیدباکی چۆن بوو دوێنێ لە فیدباکێکی زۆر باشی هەبوو و من پێم وایە ئەوەی کە لە سیسایقا بۆی کرا دەگمە نشتیوا ڕووبە دووبارە بێتەوە لە شارە زۆر لە ڕاستیە یعنی ئەکرێت تۆ خۆت ڤیدۆکان ببینیت بەڕاستی سپاسی ئەو خەڵکەکەم کە هاتن پێشوازێکی زۆر باش هەر ئەو ڕۆژە ئەتوانم بڵێم بەلای کەم 700 کتێبی لێ ڕۆشتووە لە 1000 کتێب 700 کتێب لە یەک ڕۆژا بڕوا بەڕاستی ئەمە جێی شانازیە و دەستخۆشی بۆ هەموو ئەوانەی کە لێ ئامادە بوون دەستخۆش بێ سپاس بۆ بەڕێز ئیدریس عەبدولقادر هەم بۆ بەشداریکردن لە پرۆگرامێک و هەمیش هەڵگرتنی خەمێکە بتوانی ئەو دەستنووسانە بکەیتە کتێبێک و سوودی لێوەربژیرێ لە هاتووە سپاس دەکەم زۆر بەخێر بێ سپاس ئامادە بوون